بڕوا بکە تەلەبەی ئێستا کێت هەتا دەرسی دوم خەواڵوە لەبەرەوەی شەو نانوێ. مامۆستا سڵاو لێ بێ، دوای چەند ساڵ خزمەت خانشین بوویت؟ وەڵای 29 ساڵ خزمەتم هەبوو. 29؟ بەڵێ. لە 29 ساڵە چی پێبەخشی مامۆستایەتی؟ وەڵایی زۆر شتی پێبەخشیم بەڕاستی، یعنی تێکەڵاوی مەجموعەی مامۆستای چاک بە ئەزمون دەرزوەرگرتن لە زۆربەیان، یعنی زۆر دەورەمان بینی، زۆر یعنی تەلەبەی نەشازمان بینی، زۆر تەلەبەی زیرەک و عاقڵ و لەسەرخۆمان بینی، یعنی بەڕاستی هەرچەنە ئەو جیلەی ئێمە لەگەڵ ئێستا زۆری فەرقە. یعنی بەڕاستی ئەو کاتە مناڵی ئەو کاتە زۆر ئەترسا لە مامۆستا، یعنی ترسێکی هەبوو، ڕێزێکی هەبوو، بەس زۆر بەداخەوە کاهی ئێستا ئەو ڕێز و ترسیان نییە. بڕوا بکە من خۆم تەلەبە بووم، یعنی مامۆستام لە کۆڵانێکە لەسەری فەرعێکا ببینایە مامۆستاکەی خۆم، یعنی لەرزم لێ هاو ئەموو بەیانی چۆن بڕۆمەوە بەردەمی بڵێ مامۆستا منی بینیوە لە کۆڵان. بەخوا بینی خۆمان بێت، من ئێستاش کە مامۆستاکانمە بینم و لیان ئەترسم. ئەیوانە بەڕاستی یعنی وا بوو، بەس ئێستا بڕوام بکەن ناو بازار، ئەم جیلی ئێستا چوومەتە ناو بازار، ئێمە مەکتەبەکەمان 11 ئازارە گەڕێکی تۆزە شەعبیە لە خەبات، بڕوام بکەن یعنی تەلەبە لە بەهاتوتە بەردەم هەر بە عەلاقە خربە چاوم دەربێنێ. مامۆستا و عەلاقەیە شتم لێ بکڕا، یعنی هیچ شەرمێکی نەبووە. اینجا بەڕاستی ڕادەی دەراسە و یعنی زانستی هیچ جاران زۆر باشتر بوو لە هی ئێستا. مناڵی ئێستا هەستەکەم هۆکارەکەی ئەم میدیانەیە، ئەم ئایپات و هاندەیە بەڕاستی مێشکی مناڵی تێکگاوە، یعنی مناڵ یعنی لایە لە مێشکی بەوە مەشغوڵ بووە، بەوە هیلاکی کردووە، بەس مناڵی جاران ئەوانەی نەبوو. سەعات 8 نووست، بەیانی سەعات 7 خەبەریە بۆوانێ سەعات پێش 6 لە مەکتەب بوو. بڕوا بکە تەلەبەی ئێستا کێت هەتا دەرسی دوم خەواڵوە لەبەرەوەی شەو نانوێ. یعنی ئەمەش هەمووی ئەگەڕێتەوە بۆ ئەم میدیانە و ئەم ئایپات و تەکنەلۆژیای تازە کە دروست بووە بۆ تەلەبە، بەڕاستی زەرری زۆر لە تەلەبەیەوە. کاتێک ئەوتیان خانشین بووی چه ئیحساسێ بوو؟ وەڵایی ئەحساسەکە چی بوو؟ پێشم خۆش بوو، پێشم ناخۆش بوو، چونکە بەڕاستی مەجموعەیە مامۆستای خۆشەویستی خۆم کە چەند ساڵ بۆ لەگەڵ یان نابووم، لەگەڵ یانە دابڕاوم، بەڵام خۆشیەکەشی ئەوە بۆ وتم ئێستا ئەچمە ماڵەوەی تر بەڕاستی بەیانیان زوو لە خەواڵ ناستم و دەوام عنی ئیلتیزامم بە شتێکەوە نییە، حڕم بڕوا بکە ئێستاش هەر لەسەر ئەو ریتمە هەر بەیانیان زوو خەبەرم بێتەوە، جاری وایە هەڵستم بۆ نوێژ ئێستا هەر ناخەومەوە. بیری قوتابیەکانی ناکەی؟ بەرەوەڵا قوتابیەکانم بەڕاستی زۆریان خۆشویستوم، منیش ئەوانم زۆر خۆشویستووە، ڕێزلێنانیان بۆ نام یعنی چەپکە گوڵیان نامێ لە مەکتەب، یعنی منەر خۆم نەبووم تقریبا 7 مامۆستا بووین کە تەقاعود بووین، خانەنشین بووین، یعنی هەستێکی زۆر خۆش بوو ئەو ڕۆژە. مامۆستای چی بوویت؟ مامۆستای بیرکاری. باشە مامۆستای بیرکاری تۆزێک دایم قوتابی گرفتی هەیە لەگەڵ لێیە، تۆزێ ئەڵێ مامۆستای بیرکاریمان خۆش نایە، تۆ مامۆستای چۆن بووی؟ وەڵایی من مامۆستایەکی ڕووخۆش بووم لەگەڵ تەلەبەکانمە، بەڕاستی تەلەبەکانیشم خۆشیان ویستم، بەڵام تێو نەتەوێت تێشی هەڵک کەوێکە یەکی ڕقی لێو بیا خۆشینەوەی وانە، بەس خۆی بەعام دەرزی بیرکاری ڕاستەکەی خۆی هەر دەرزی بیرکاری بەڕاستی تۆزە دەرزێکی وشکە، بەڕاستی یعنی مامۆستاکە خۆی ئەبێ وای لێ بکە کە تەلەبەکان حەز لەو وانەیە بکەن، ئەگنا خۆی تەلەبە بەعام حەزی لە بیرکاری نییە، زۆر بەکەمی حەزیان لێتی، بەس ئیتر چی بکەم منیش بوارەکەی خۆم ئەوم هەڵبژارد.